دونالد ترامپ سەرۆکێ 45 یە ویلایەتێ نێگرتیên ئەمریکا لە هەمبەر کۆنگرس لە ئەمریکا و بە ئامادەبوونا بە هەزاران ji welatyan سوندا یاسایî û distûrî xwar û di peyvekê de xwe ya kir ku dê kar ket ji bo guherîna rewşa Emerîka di qonaxên dehatî de. Mamostayekê zankuyê jî dibêjît kesekê bazirgan û abûrî ye û berî siyasî bîtin. Pêtiviya Kurd delî wê bi xwe jê vegirin. هەگەر کوردی خۆشک تێ بگەن دوا بێت ئەوەیەک جارێکە دیت خۆ ئامادە بکن بۆنی وێ چەندێت ئەگەر سیاستا ترامپی گەشتن و فعلەن ترامپی تێ گۆری ناچێ بکەیت وێت فعلن بەر ڕۆژداتانە و ڕاستانیە چێت دوا بێ کوردی ئامادە بنژوەیەکێرە ئەدبێژم دێت هەندێک گۆرینی لەسەر مستەواکی سەر ئاستێکی دێچێ بێت بتایبەت باشوور و ڕۆژ ئاوادا تایبەت ئەگەر کوردی خۆیت ئامادە بنژوێت مەسەلات و گۆرینێ گۆبێن نەچێکردن و بەو مەسەلێت نافخۆیی. Çavdêrekê siyasî ku heman dem mamostayê Zankuyê ye, êkbûn alayanên siyasî bû serêxistina siyaseta Kurdî û pekînana lobyeka Ewropî û Emerîkî li ser astê cîhanê biferzanît. ئەو دەستکەفتێت و بۆ کوردان دەستەبەر بووینە بڕاستی 100 ساڵیا خۆدا دەستەبەر نەبووینە بسەراحەت بەڵام بۆشێوەکە گەلێکی مازن یا هەیت وێرەدا بۆشێوەکە سیاسی و مازن وێرەدا ئەوژی چییە؟ کەلانێ سیاسیت هەرێمە کوردستانی ئێک دەنگ نینن ئەوەدی کارتێکە نەکۆ گەلێک خراپ سەردووزە سیاسی و هەرێمە کوردستانی کە بتایبەت و هەروەسە پشەیەکی گشتیژی سەر کوردام سەراس چارپارچێت کوردستانیدا لەومە ئەگەر کورد ئێک دەنگ بن پرۆژەیەکی ئێک گرتین هەبی لایەنە سیاسی پێداچنەوەیت خوددا بکەن پتر بەرژەوەندی تەسکت حزبەتی بەرچاو وەرنەگیرن پتر مەسەلەت نیشتیمانی نەتەی بەرچاو وەربگیرن بە بچوونە من هەم ئیدارە ترامپی دەشێتن بژیرە کوردەکەن هەمجی حکومەت عێراقی دمەجبورە تەنەزلی بۆ هەرێمە کوردستانی کەندجی و هەمجی دەوڵەت عەقلیمیجی گەشتنەوەی قەنەعەتی کو ئیتر کورد برێکە کوشتن و قەتل عام و شەر کێشە کوردە چارەسەر نابیتن بەڵکو کورد کە ئێک دەنگ بووینە شێن برێکە سیاسی پرسگرێکی خۆ چارەسەر بکەن. Li goreyê siyaseta rêvebirina desalatê li welatê Emerîka bi rengekê dîmokrasî prêvet çît. Her kesekê postê serokê vî welatî wergirît. Dema salên desalata wî bidawî tên ekser al û gorî di vî postî de dihête kirin û bêy peydakirina çi arîşeyan.